ساش هونەر حسان بە وردی باسی شەڕەکە دەکات بەڵام دەمانێت بزانی هونەر زۆر شت دەوترێت لەباری ئەم شەڕەوە ئەم راپۆرتەی تۆ بە وردی چ گرنگێکی تێدا چ جیاوازێکی تێدایە بەڵێ شوان لەم راپۆرتەدا باسی هەموو شتە گرنگەکان کراوە هەرێمی کوردستان چی لێ دێ ئەو ناوچانە شەڕیان تێدایە چیان لێ دێ تورکیا بۆ ئەوێ بیگرێ کە بۆ بەرگریەکە هەموو شتێکی بەڕوونی تێدایە بابینی فەر تەنها 48 کاتژمێ دوای سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لای سەرۆکی تورکیا و کۆبوونەوەیان لەگەڵ هاکان فیدان سەرۆکی دەستگای میر وەزارەتی بەرگری تورکیا ئۆپەراسیۆنی کلیل چنگی لە ڕێگەی وشکانی و ئاسمانیەوە لە خاکی هەرێمی کوردستان دەست پێ کرد. ئۆپەراسیۆنەکەی تورکیا ڕاستەوخۆ لەلایەن وەزیری بەرگری تورکیا و سەرۆکارکانی سوپا و فەرماندەی هێزەکانی ئاسمانی چاودێری و سەرپەرشتی دەکرێت هەموو هەوڵێکی خۆیان چون کردوتەوە بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی مەتینا و زاپ و ئاڤاشین لە پارێزگای دهۆر. ئەم ئۆپەراسیۆنە لە کاتێکدایە ساڵی ڕابردوو سوپای تورکیا جارێکی دیکە ئۆپەراسیۆنی لەو سێ ناوچەیە کردەوە و چەند بنکە و بارەگایەکی نوێی لێدانا. ئۆپەراسیۆنەکە لە ئاسمانەوە بە فڕۆکەی بێفڕۆکەوان و فڕۆکەی ئەمریکی F-16 بنکە و بارەگاکانی پەکەکە بۆردومان دەکرێت. هەروەها بە هەلیکۆپتەری ئەتاک T-129 بۆ هێرشبردن بەکاری دێنێت کە لە توانایدایە شوێنی بەرامبەرەکانی بناسێتەوە و لە شوێنە بەرزەکان و جوگرافیای سەخت و بە شەو ڕۆژ کار بکات. لە ڕێگەی وشکانیشەوە بە موشکی زۆر پێشکەوت و هێرش دەکرێت و بە هەلیکۆپتەریش سەرباز لەو شوێنانە دەخرێنە خوارەوە وەک لە دیمەنەکاندا بەڕوونی دیارە. چیای مەتینە ئێستا تورکیا دەیەوێت بە تەواوەتی کۆنتڕۆڵی بکات و ئەم شوێنانە دەگرێتەوە گردی زەندورە دەرارێ و گوندەکانی چەلیکیای مەسیحەکان و زنارە کێستە هەموو ئەمانە لە سنووری ناحەی کالیماسین لە دەڤەری بەرواری باڵای قەزای ئامێدی. پەکەکەش پێی وایە ئەم شوێنانە استراتیژین و ئەگەر کۆنتڕۆڵ بکرێت ئەوە ڕێگای چیای مەتینە لەگەڵ چیای گارە و قەندیل دەبردرێت. زاپ یەکێکی دیکەیە لەو شوێنانەی ئەنقەرە دەیەوێت لەم ئۆپەراسیۆنەدا کۆنتڕۆڵی بکات. دوو چیای تێدایە کە زۆر بەرز و استراتیژین و ئەگەر تورکیا کۆنتڕۆڵی بکات ئەوە بە تەواوەتی دەست بەسەر ناوچەکانی هەردوو ناحەی شیرازێ و دێرەلووکدا دەگرێت. لە ماوەی ڕابردووشدا زۆرترین شەڕ و بۆردومانی تێدا بووە. هەر لە سنووری ئامێدی ئاڤاشی سێم ناوچەیە کە سوپای تورکیا دەیەوێت لەم ئۆپەراسیۆنەدا کۆنتڕۆڵ بکات. ئەم ناوچەیە بارەگایەکی زۆری پەکەکەی لێیە و لە هەمان کاتیشدا کەمتر لە 15 کیلۆمەتر دوورە لە کۆمەڵگەی سیرێ کە بارەگای سەرەکی میت و سەربازی سوپای تورکیا تێدایە لە سنووری شیلادزێ وەک لەم نەخشەیەدا بەڕوونی دیارە. سەرجەمیان دەکەونە زنجیرە چیاکانی مەتیناوە کە تەواوی قەزای ئامێدی دەگرێتەوە و ئەگەریش ئەم ناوچانە بە تەواوەتی کۆنتڕۆڵ کران ئەوە پەکەکە 25 بۆ 30 کیلۆمەتر دوور دەکەوێتەوە لە خاکی باکووری کوردستانەوە. لە ساڵی 1992 تا ئێستا تورکیا بە هەزاران سەرباز و فڕۆکە و هەلیکۆپتەر و زاندوخۆ جۆرەها چەکی خورد چەندین ئۆپەراسیۆنی گەورەی کردوتە سەر پەکەکە لە خاکی هەرێمی کوردستاندا، بەڵام هێشتا نەیتوانیوە پەکەکە لەناو ببات و هێشتا سوورە لەسەرەوە ئامانجەی کە لە پێناویدا شەڕی بۆ دەکات.
بەڵێ شوان چی شتێکی ئەم راپۆرتە بەلای تۆ سەرنجڕاکێش بوو؟ پێم وایە ئەوەی کە گرنگیشتە بۆ بینەر تورکیا چاوی لە کام ناوچەیە کام ئەو ناوشانەیەکە لە هەرێمی کوردستان ئەوە گرنگ بوو لە راپۆرتەکە کە ئاماژە پێدا ڕاست دەست ڕۆژ دەستاز بۆ نور حسان